کە پاش ئەوەی چوومە دەرەوە من لە هەر گەیشتمە لە یۆنانە تەکلیفی ئەوم لێکرا برادێکی لێ بوو تەکلیفی لێکردمە ئیزانی من لەو بوارایشەکەمتی ئێمە 21 لە ساڵی 1995 باسەکەم قاعەی ئەکادمیای شاری ئەسینامان گرتووە احتیفالێکمانەیە بە بۆنەی نەورۆزەوە ئەمانی شتیشی مەسرحیشی تیاابێ من 19 گەیشتومەتەوێتم بابە ینی من بە دوو ڕۆژ چیم بۆ ئەگرێ خۆ سوپەرمان نیمەمانە بەڵام بەهەرحاڵ فکرێ هاو بە مێشکما و وتم من ئەتوانم شتێک بکەمەوەمانە وتم بەڵام دوو دەستە فالینەم بۆ بکڕن بەشیان بە ڕقەمی سەوز لێی نووسراوێ بەشیان بە ڕقەمی زەرد لێی نووسراوێ ئەمانە وتم لەگەڵ یەک کراسی فالینەی ئەمریکا عەلەمێکی ئەمریکا و فیکەیەک و تۆپێکی بەنیشمەوێ تۆپ هەیە بەبەن یعنی با بڵێن خڕ ئەوانە تر من وەکو دوو فیرقە برد منە ژوورەوە یەکێکم دانابوو بە حەکەم لەسەر مەسرحەکە و کە فیکەی لێە ئەو تۆپە بەنەی بەدەسەوە بوو کە فیکەی لێ ئەم دوو فیرقەیە هاتنە ژوورەوە ئەم لاولای بینەر یانەگرت تۆپەکەی بۆ هەڵیان سەری بەنەکە سەری تۆپەکە بەدەست کابرای حەکەمەوە بوو کە هەڵیا ئیتر ئەمان یاریانە کرد ئەم پاسیا بە و پاسیا بەوە کاتێ بەنەکە تەواوە بوو وەکو شەبەکەیەک بەسەر بینەرەوە دروستە بوو یعنی ئەنەما لە نەتیجەی سڕاعی دوو لایەنە دوو حیزبە دوین چێ زەرەرمەندە بێ چێ سژنە بێ قسەی کۆتایی ڤار دەیکات.